زەگم هەمووی ژاین دەکرد یەکەم جوان زانی ئیشیمای دەمە دوایی لەو سێ چوار ڕۆژێ ڕابردوو سۆنەرمان کرد ئەویش بەردی زەرا دەرچوو هاتینەکەن دکتۆر دلێر بەرامبەر بە 100 سەلاوات گوتی عەمەلیاتەکەتان هەبوو ئەنجام دەدەم بە خوددا خێری ئەوونیش خوددا خێری هەمووی ئەو دکتۆرانەش ویست کاری نەخۆشەکان دەکەن خوا شیفای نەخۆشەکانیش بدات. ئامین ئینشاءڵڵا. سەڵاواتەکان دەست پێ کرد تا ئێستا گەیشتی چێ؟ وەڵڵاهی دوونێشەوە لەشەوە تا بەیانی ینی هەر بەدەو سەلاواتەوە خۆم لێکەفتیە. ئینشاءڵڵا خوا قبوڵی دەکات. تا چەند پێت باشە دکتۆرەکان ئەوها بە خۆڕایی یعنی یان بەرامبەر بە شتێکی ئەوها دینی جوان یارمەتی نەخۆشەکان بدەن چونکە خەڵکێکی نەخۆشی هەژار هەیە کە لە توانایدا نییە یا بڵێن چارەسەری خۆی بکات. وەڵڵاهی دکتۆرەکان ئەگەر یعنی ئەوەی لە توانایدا نەبێت هەڵێ بکەن زۆر باشەوە هەم خێریشیان دەدەتێ هەم یعنی هەم فەقیرەکەش دڵی خۆش دەبن کە ئەو پارەی پێدابی ناکرێتم بەو خێرە بخۆی عەمەلیاتەکە بکەتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.